یادداشتنامەی مامۆستایانی وانەبێژی پەروەردەی کەلار بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئێمەی وانەبێژ پارساڵ بەهۆی دۆخی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە داوامی قوتابخانەکان کرا بە 3 ڕۆژ لە هەفتەیەک و هەروە کەمکردنەوەی بەشەوانە بۆ نیوە لە کۆی سەرجەم بابەتەکان مامۆستایانی وانەبێژ بێگوێدانە ڤایرۆسی کۆرۆنا و هەست بە پرسیارەتیکردن دڵسۆزی هەڵساوە بە ئەنجامدانی ئەرکەکەی خۆی و بەڵام دوایەوەی کە قوتابخانەکان دەوامی کرا بە 3 ڕۆژ وانەبێژان شایستە دارایەکانیان لە ئێستادا بۆ مانگی 34 کراوە بەشەوانە بۆیە لێرەوە داوا لەم بەرپرسانە دەکەین و لە سەرۆکی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە و پەرلەمانی کوردستان کەوا دۆخێکی دارایی کە باشتر بووە هەوڵ بدەن بەرەو دامەزراندنکردنی وانەبێژان و لە پاش دڵنیایبوونی دۆخی دارایی هەرێمی کوردستان ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژان داوای مافی خۆمانەکەینەویش عنی بە هیچ شتێک ڕازی نیمانەم جاریان ئللا داوا ئێواکەین دابمەزرین دامەزراندنمانەوە داوای دامەزراندنەکەین نە بە بەشەوانە نە بە پارە بە هیچ شتێک ڕازی نیمانەم جاریان داوای ئەواکەین کە دابمەزرین وەکو مامۆستایانی وانەبێژان زۆر حەق خوراوین ماوەیەکی زۆرە هیچ شایستەیەکی داراییمان وەرنەگرتووە جارێ مانگی 1 و 2 مانگی 2 3 بە هیچ جۆرە پارەمان پێ نەدرەوە و بڕیار وایە کە بە شێوەیەکی بەشەوانە پێمان بدرێ بەڵام ئێمە ڕازی نیمان بە هیچ جۆرە ڕازی نیمان بەڵێ ئێمە وەک وانەبێژانی کەلار کۆبوونەوە لە ئەنجامی ئەو بڕیارانەی کە وەزارەت بۆ ساڵی نوێ دەری کردووە یەکەم شت داوای ئێمە وەکو مامۆستانی وانەبێژی کەلار تەنیا دامەزراندنە بۆ وانەبێژان چونکە ئێمە هەمان مافوو هەمان ئیمتیازمانەیە دەکرێت ئێمە شۆک و مامۆستای میلاک دامەزرێن ئەمە چەند ساڵ ئێمە وانەبێژین ئێمە بۆ ساڵی نوێ بە هیچ شێوەیەک هەم حەسەوانە و هەم مەقتوعەش ڕەتەکەنەوە تەنیا داواکاری ئێمە بۆ ساڵی نوێ دامەزرانە چی بە شێوەیەکی هەمیشەی بیان بە شێوەیەکی عەقد